اس 25 الترا بيشتر بمليون و300 ولا شركه جبال استا بمليون و430 يعني 130 هاتو تسري. والله بالنسبه للموبايل كان همو موبايل كان جرامبو اويش مسلكه حكومتي عراقيه يعني يسبون منا اس 25 الترا بيشتر بمليون و300 ولا شركه جبال استا بمليون و430 يعني 130 هاتو تسري. براسي خلق كاش نايوت ضل او 130 معقول الموبايل 130 بيت السري. اي بابتي ايفون لا ايفون وانا شهر جراني ايفون يش بهماشي ايفون يش ورده اويش باردت السري يعني بون ايفون حفظ ايسيم هبو ب 12 ورقه و 15 دولار بو اسا ب 12 ورقه 55 دولار يعني همي هاتو تسري. حتى او موبايل انا هونر او موبايله عفوا او موبايله بسطوا 3000 دما فرش اساناتهم ل 55 كم تربدم كم ترين سعري هونريا 15000 هاتو تسري لو سعري كمان بله همو بجوري نرخكاني هاتو تسري نرخكاني ارى والله بجوري نرخكاني همو باريان هاتو تسري. باش اما دوای او بڕیارە بوو کە گوتیان باز دەخرێتە سەر بابەتە موبایلەکان یاخود هەر پێشترێش وە بوو. نا پێشتروانە بوو پێشتر هیچ پارە نەداتە سەر هەر یەک سعر بوو سعرەکان سابت بوو کەسێک ئەو بڕیارە هات یەکسەر ئەو پارانەی هاتە سەرێ. ئەنی ئێستا ئەو موبایلانی کە بە 90,000 بوو ئێستا دەتوانم لە 100,000 کەمتر نەدەم تەنانەت 90,000 بوو بە 85,000 دەماندا باس ئێستا ناتوانم لە 100,000 کەمتر بدەم هیچی. دەنگۆیەکی کەوا نرخی موبایل گۆڕانکاری بەسەردا هاتووە گرام بووە تا چەند ئەمە ڕاستە لێرە چۆنا ڕاستە قسەکە تەواوە دەنگۆیەکان آخر لە دوو مەجاالە یەکەم چشت لەو هەفتەی ڕابردی دۆلار بەسەر کرد سعری گرام بوو مۆبایلیش بە دۆلار دێ طبعا چەند دۆلار گرام بیلێرانە بە دیناری مە مۆبایل سعری دێتە سەری مەسەلەن لەوانەیە مۆبایلە 5,000 بێتە سەری بە 1000 لەوێندەرێگە 3 دلار گرام دلار 4,000 گرام 5,000 گرام عینە دێتۆ سەر مۆبایلەکەی ئێستاش دەنگۆی ئەوەش هەیە کەوا حکوومەتی عێراقی باجی سەتاسی مەسەلەن دەخاتە سەر گومرجی دەخاتە سەر هەموو ئەشیاکان لە 20 زیاتر وابزانم 30 ئەشیا باجی دەخاتە سەرێ مۆبایلیش طبعا هەموو ماوەدا کارەباییەکان مۆبایلیش یەک لەوە تەکنەلۆژیایە ئەویش باجی دێتە سەری طبعا زۆر فەرق دەکات ئەویش گرانی خۆی دەبینیتن ئەویش بە نزبەک ئەو بە نزبەک و گرانی دۆلاری نزبەک و طبعا گران دەبی. ئێستا ئەگەر ئەو سەدا سێت جێگیر بکرێتن ینی مۆبایلێک نمونە لە 500 دلار دەبێتە چەند مثلەن لە 500 دلاری مۆبایلێک 100 تاسی حسابی خۆت کە 15 دلار دەکاتن 15 دلار گومرکی دەسرێت ئەو 15 دلار دێتەوە سەر مۆبایلەکەی عینە ینی کاک 15 دلار زیاد دەبی جملەتی حسابی خۆی 2 دلار و 3 دلاریش دەکات دەبتە فرسەت ینی حسابی 7 دلار لە 20 دلار چ بکات ئەوەندەی دێتە سەری ینی هەر چۆنێک دلار بەرز ببتەوە ئەوە لە بەرژەوەندی خەڵک نییە ئەوە لۆ پڕکردنەوەی بودجێ کورتینانی بودجێ حکوومەتی عێراقیشان دەکات بەدیلی نەفت لە بەدیلی نەفت ینی دەوێت داهاتی تکەی هەبی ئەوەش بودجێ دەخاتە سەر ئەشیاکانی دی. ئەو موبایلانی دەڵێن ڤێرژن وشتی نامینێتن هەر دەفرۆشرێ دەفرۆشری بە سعری هەرزانتر طبعا ئەو ڤێرجینی نامینێ شتی نوێتر دێ ئەو شەریکاتی عالمیە طبعا ئەگەر لەسەر یەک ڤێرجینی بڕوە هەر ئەوی شەی دەبی هەر ئەو شتەی دەبی بەس شتی نوێتر دادەینی ئەوە وردە ڤێرجینی نامینێ جاران ئایفۆن 4 بە 13 وەرەقەی کڕاوە ئێستا بە 30,000 بزە بدوایە کەمتریش لە 30,000 کەمتریش گەلەکسی 5 ئەم بەخۆم کڕیتمە تازە دەرچوو بە 530 دلاری یەکەم جار دەرچوو ئێستا گەلەکسی 3 10,000 15,000 دەکات.